نەوبەتە ئەو سزایەکی ناحەقە هاتوین لێرە تاوەکو بە دەسەڵات بڵێن کە ئێمە جارێکی دیکە و سزایە ڕەت دەکەینەوە و هاوکات هاوڕێیانیشمان هاوپیشەکانمان چالاکوانان ڕۆژنامەوانانی بادینانمان ئێمە لە یاد نەکردووە لێرە پشتیوانیان لێ دەکەین پەیام دەدەینەوە بە دەسەڵات کە لەسەر ڕێبازی ئەو ڕۆژنامەوان و چالاکوانانە بەردەوام دەبین کە لە پێناوی دادپەروەری لە دژی داگیرکاری ئەوان خەباتیان کردووە لە باتی ئێمە ئەوان ئەمڕۆ لە زینداندان ئێمە ژەوان لەبیر ناکەین هاوکات مژارێکی دیکە کە ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوە بێریڤان ئەیوبە کچە کوردێکە کە تەنها لەبەرەوەی نیەتی ئەوەی هەبووە لە باشووری کوردستان لە شاری هەولێر دژ بە داگیرکاری تورکیا چالاکی ئەنجامدا ئەو داگیرکاریە کە فرە ڕەهەندە بە تایبەتی ڕەهەندە ئابووری و سەربازیەکانی زیاتر لە ساڵ و نیوەکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان دەستگیر کراوە مافیەوەی پێنادرێت تەنانەت پارێزەریش بکرێت لە ڕۆژانی ڕابردوودا بەناو دادگاییکردنیە بوو دادگایەکەی دواخراوە بۆ 28 ئەم مانگە پشتیوانی لە بێریڤانیش دەکەین هەمومان دەبینە دەنگ و ڕەنگیەوان و وەکو ڕۆژنامەوانان لە دەرەوەی لە وڵاتی بەلجیکا پەیمان تازە دەکەینەوە دەستبەرداری دۆزەکانیان نابین لە پێناوی دادپەروەری لە پێناوی ئازادی لە پێناوی وەستانەوە دژ بە داگیرکاری بە تایبەتی داگیرکاری تورکیا دەنگمان دەخەینە پاڵ دەنگی ئەوان و لە دەرەوە و لە ناوی وڵاتێکی دەکەینەوە ئەوان تەنهانین هەمووانیان لەگەڵدایە. Derdo